بەناوی خوای گەورە و میهرەبان خۆشەویستانی پەیامی ڕۆژ سڵاوی خوای گەورەتان لەبێ. من زار نسەدین لە بڕگەی خواردن و شیرینی خۆشحاڵم لە خزمەتانە بم بە دروستکردنی جۆرێک لە شیرینی بەناوی شەکلەمە. خۆشەویستانی من پێکهاتەی شیرینی ئەمڕۆمان بریتە لە 2 کوپونی و ئارد. ئەگەر ئاردەکە کەمێک شێدار بێت باشترە، لەگەڵ کوپێک شەکری بۆ درا، شەکری هاڕاو کە لە مارکێتەکان دەست دەکەوێت، 250 گرام لە کەرە پیکن پاودەر و ڤانێلامان هەیە. تەواوی پێکاتەکان تێکەڵ دەکەین و شیرینیکی جوان و بەتام و ئاسانمان دەست دەکەوێت. خۆشەویستان، لە هەنگاوی یەکەمدا کەرەکە کە ئێمە ئەتوانین لە جیاتی ئەم کەرەی کە لە مارکێتەکانە هەیە، کەری خۆمانی، کەری کوردەواری بەکار بهێنین. تاموبوونی جیاوازە، حەقات هەندێکی حەزی لێەکە، هەندێکیشەی حەزی لێ ناکە. حەقت خۆم بەکارم هێناوە کەری کوردی جاریکە خۆشە، تاموبوونی خۆشە، بەڵام هەندێک تەبیعەت بە تەبیعەتی گۆڕە. خطوە یەکەم کەرەکە لەگەڵ ڤانێلا و پیکن پاودەرەکە تێکەڵ ئەکەین بە میکسەری کارەبایی، تێکەڵیان ئەکەین بەسەرێکە هەتا ئەوەندە شێوازێکی جوان دەرەچێت و پاشان شەکرەکەی بۆ زیاد دەکەین. ئێستا جوان جوان بە میکسەری کارەبایەکە هەوڵێن ڤانێلا و کەرەکە جوان تێکەڵ ببن. لەبەرەی من قیاسەکەم کەمە، کەرە و بە کەمتر بەکارهێناوە، هەوڵێن جوان تێکەڵی بکەین بۆ ئەوەی شتێکی جوان دەربچێت. خۆشەویستان، دوای ئەوەی کە کەرە و ڤانێلاکەمان تێکەڵ کرد، ئێستای شەکری بۆدرەکە تێکەڵ ئەکەین، کەمە کەمە بۆی زیاکەین. ئەمە ئەگەر بەدەستیش تێکەڵێکی ئەکرێت، من خۆم پێما بێت جوانترە، بەڵام ئەمێری کارەبایەکە خێراتر ئیشەکان ڕائەپەڕێنێ. ئێستا ئەمێرە کارەبایەکە لا ئەبین، هەوڵێن خۆمان هەندێک بەدەست ئەمێرەکە لە بەرەوەی جوانتر دەرچێ، خۆمان هەندێک بەدەست دەستکاری ئەەکەین. بینەرانی خۆشەویست، ئێمە ئەوەی توانیمان بە جیازی کارەبایەکە شتەکانمان تێکەڵ کرد، بەڵام ئێستا بۆ ئەوەی هەویرێکی جوان دەستکەوێ، دوای شەکلەمەکەی شمان ناسک بێ، پێویست ئەکا بیشێلین، هەویرەکە بەدەست بیشێلین. من کوپێک ئاردم ماوە، لەبەرەوەی هەبێت کەم کەم بۆی زیادکەم، بۆکو سەرەتا ئاماژەم پێکرد. هەندێک ئارد هەیە شێدارە، هەندێک ئاردیشێ شی کەمە. ئێستا بە دەستکێش، هەندێک پێ دەڵێن دەستکەوان، دەستەکەین بە تێکەڵکردنی هەویرەکەمان بۆی هەویرێکی جوان و ناسکمان دەستکەوێ. تۆ ئەتوانی هەندێک کەس ئەتوانێت کاکاو بەکار بهێنێ بۆ ئەوەی کە بێوێت دوو ڕەنگ دەربچێت، بەڵام هەروەکو ئەمە وایەت بەشێک لە هەویرەکە جیا بکەیتەوە، هەندێک کاکاوی تێکەڵ بکەیت، فەقەت هەویرێکی جوان و ناسکە. ئەگەر ئەمە کەرێ کوردیش وایە جوانتر، یانی هەویرەکەمان جوانتر دەرەچوو. بینەرانی خۆشەویست، ئێستا لە مەرحەلەی کۆتایی شیرینەکەمان نزیک بوونەتەوە، هەویرێکی جوان و نەرمان بۆ دەستکەوتووە.
من ئارزەکە و سەرەتا ئاماژەم پێکرد هەندێک ئارتەیە شێدارە هەندێک ئاردشەی کەمە ئاردەکەی من ئەوەندە بوو بەکارم هێنا لەبەرەوەی ئەگەر زیاتریش تون بێتەوە ناشرین ئەبێ هەویرەکەمان جوان دەرناچێت ئەوەی کە ئەمانەوە لێ دروستکەین دەستمان ناکەوێ سینیم مێناوە سینی فڕنەکە ئەو کاغەزم داخستووە پێش ئەوە من کە لە خەریکی شێلانی هەویرەکە بووم فڕنەکەدا ئەگەرسێنی خۆی شیرینەکەمان ماوەی 10 دقەیەکی ئەوێت کە سەر و خواری هەر هەمووی بۆکو یەک ببرژێت بەیەکەوە عنی سەر و خوارەوەی فڕنەکەدا ئەگەرسێنی لەسەر دەرەجەی 180 بۆ ماوەی 10 خولەک ئێستا دەست ئەەکەین بە دروستکردنی بینەرانی خۆشەویست بە دڵی خۆتان ئەتوانن چەند شێوەی بەنێ بە قاڵب شێوەی بەنێ بەڵام من لێرە بەهۆی نەبوونی کاتەوە و تەنها ئاوا گرنگ شێوازەکەیەتی یعنی گرنگ پێکهاتەکەیەتی ئیتر شێوە دروستکردن و نەخش پێدانی ئەکەوێتە سەر خواستی خۆتان خۆشەویستان ئێستا بەم شێوازە شەکلەمەکەمان داناوە وەک ئاماژەم پێە ئەکەنە ناو فڕنەکە کە ئەبێ سەرەوە خوارەوەی فڕنەکەمان ئیش بکات لە سەر دەرەجەی 180 بۆ ماوەی 10 دقە ئێستێش ئەخەنە ناوی فڕنەکەوە بینەرانی بەڕێز ئێستەیش سەری شیرینەکەمانەکەین بزانین ئامادە بووە ئێستا من دەچم سەری دەکەم بەڵێ ئێستا شیرینەکەمان ئامادەیە بەڵام پێچێ ینی لە فڕنێک بۆ فڕنێکی کە بیگۆڕێت ئێستا شیرینەکەی ئێمە ئامادەیە من ماوەی 15 خولەکێکم بۆ دانابوو ئێستاش بەم شێوازە دەرچووە نابێت زیاتر ببرژێت ئەبێ ڕەنگێکی ئاڵ بێ لەبەرەوەی هەویرەکە ناسک بۆ یانی پێکاتێکی کەممان هەبوو ئیتر بە دڵی خۆت ئەگەر فڕنەکەت سەر و ژێر بەیەکەوەدا بگرسێنی بووی جوانتر هەڵ ئەکیفێ و ئەوە ئەبێ شەکلەمەکەمان جوانتر دەرئەچێت بەم شێوازەیش شەکلەمەیەکی ناسکی جوانمان دەستکەوتووە بینەرانی خۆشەویست بەم شێوەیە هاتینە کۆتایی شیرینەکەمان شیرینی شەکلەمە کە شیرینێکی ئاسان و سادەیە هەموو خانێک دەتوانێت لە ماڵەوە دروستی بکە و پێشکەشی ئازیزانی بکە خۆشەویستانی من بەم شێوەیە هاتینە کۆتایی بڕگەی ئەمڕۆمان بڕگەی دروستکردنی شەکلەمە تا ئەڵقەیەکی تر و بڕگەیەکی تر بە خۆی گەورەتان سپێرین خواتان لەگەڵ ماڵتان ئاوەدا